خۆری جوان بەدەستخۆمەنێ لە دوگرستەمان چەنا مناڵی چاوڕەشی کوردان سەگە ڕەشە خوار بە حەقی ئێستان دەشتەکەی نوگراتە سەماوە گۆری بە کۆمەڵەوە نەدراوە باوکەوە شۆ بڵند چاو بۆ گراوەکەم باوکە کفنی بۆ نەبراوەکەم باوکە جامانی چاو بەسراوەکەم باوکەوە گولابێر پژیاوەکەم باوکەوە شۆ بڵێ با دریاوەکەم تاوانتاچی بوو بەردەدەی بردین کوردین بۆیە ئەنفالی کردین ئەنفال ئەنفال برینە قوڵەکەی گەرمیان سارێژنا بێ بە پوڵ و دەرمان ئەنفالیان کردین ئەنفالیان کردین تاوانمانچی بوو بەردەدەی بردین چیرۆکەکان لەنێو قوڵاوە نەیانتوانی دەنگەکان بکەن و هەر مەد بۆ ئێمە لێرەوە ژیان دەست پێکەینەوە دووبارە ژیانەوە و ژیان دۆستی و ڕۆژاستی ژیان دەستی پێکەم ئەمە کەسوکاری ئەنفالانەیە کە لە دوای ئەنفال ئێستا هەموویان دکتۆر سەرۆکی زانکۆن سەرمون
فرمون شكلاوي كمكانين فرمون Kaya danışın, kaya danışın, kaya zare danışın, yekmez danışın, yekmez danışın, يلا اللي يا ابوي سواسي ما نقول كان كم تاريخي دانشتو لقبل يما كاركتر كمان كجلال طبعا ذكري بشت طلاكا كاك جميل محمد ابراهيم ما بسا serbest. حمي بالبان هروها كاك تحسين هروها شوكت حسين علي قادر كاك صباحي دن بافرمي هموتان بخير بين. يا اخوة بخير بين